سپاس بۆ هونەرمەندی گەورە مامۆستا ناسر ڕەزازی. جێی خۆیەتی ئاماژە بۆ بین کە ئەم هەنگاوی ئەمڕۆ ئەندرێ بۆ دروستکردنی ماڵێک بۆ مەقام بە دڵنیاییەوە لای کەسانی دیکەی دڵسۆز هەبووەوە ساڵانێک زۆر بەر لە ئێستا ئەم هەوڵانە هەبووە. هونەرمەندی گەورە مامۆستا خالەقی لە ئەنیستیتۆی کەلەپووری کورد ئەویش لای خۆیەوە ڕەنگە خزمەتێکی زۆر جوان و بەرچاوی کردبێ لە کۆکردنەوەی بەرهەمە کوردیەکان. هەوڵی تریش هەبووە و لەلایەن کۆمەڵێک لە بەڕێزانی ترەوە هونەرمەندانی ترەوە ئەم خەمە هەبووە بەڕاستی. ئەمڕۆ گەیشتە بەرهەم و هیوادارین بە هەمومان هاوکار بین و دڵسۆزانە هاوکاری ئەم کۆمەڵەیە ئەم ماڵە بکەین بۆ هێنانەدی ئەو خەونەی کە خەونی هەموو هونەرمەندێکی دڵسۆزە. باواز لە وتار و قسەکان بێنین و بێنە سەر ئەو بەرهەمانەی کە ئامادە کراون لێرە. جۆمان لە یەکەم بەرهەم بێت بە دەنگی کاکە بێژن وابزانم کاکە بێژن. جۆمان لە مەقامی سەفەرە بێت، ئەو مەقامەی کە وەکو مۆرکێکی سلێمانی ناسراوە. کاکە گۆڤاند بە ئامێری عود بەشدارە لەگەڵ کاکەمیر. کاکەمیریش لێرەیە؟ کاکەمیر و کاگۆڤەندیش با بفەرمونون. چەپڵێ بۆ کاکە بێژەن و بە جۆما لە مەقامێکی سەفەر بێت. سڵاوتان لێبێ. زۆر خۆشحاڵم جێگەی فەخرە کە لەناو هەموو هونەرمەندە گەورە و ئەو کەسە جوانانە میوانم ئەمڕۆ لەگەڵ ناوەندی بەستەی مەقام ماڵی بەستە و مەقام ئەمڕۆ وەرکە قورسە بەم بەخشاوە کە مەقامی سەفەر بڵێم بەڕاستی کە من لەوانەیە زۆر باش تەدیەی نەکەم لە چاوانێک کە لێرە ئامادەن زۆر بەیان. مەقامی سەفەر چواری لە یەکەمی مەقامی بەیاتە. مەقامی سەفەر مەقامێکی کامل نییە. وەک مامۆستا ناسر ئاماژەی پێکرد کە ئێمە مەقامەکانمان کەمن، شێوە ئاوازێکە مەقامی سەفەر. هیوادارم توانم حەقی خۆی بمێ. زۆر سپاس. دەستان خۆش.
دادا بخاطري طريقي قوس جيري بريم أنزار كزي جريقاني مالي هيرانا كزي جريقاني مالي هيرانا ريقايا بمقرا أمشومي وانا هري آقري دوقري دانا يا رب شمعة وهوى الخبري وانا آسي شاخي هردي قريم يا بشكش دستان خوش لكم كوري بورم دست خوش